Adventures invites you to a land of fairy tales. Hey! Oh, no, dead girl! سڵاوتان لێبێت ئازیزان بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی نوێی کەناڵەکەمان فێرکاریەکی تر لەگەڵ ئەنیمەیشنی شڕێک ئەمە بەشی دووەمە بۆ کەسانی کە بەشی یەکەمیان نەدیوە دەتوانن دوایان ڤیدیۆیە بڕۆن سەیری بێش بکەن با ئینگلیزیەکەمان باشتر بکەین لەگەڵ ئەم ئەنیمەیشنە پێش دەست پێکردن گەر ڤیدیۆکەتان بەدڵ بۆ لایک بکەن و سەبسکرایبی کەناڵەکە بکەن گەر هەندامی نوێن. Trusty companion. This is gonna be fun. We can stay up late, swapping manly stories, and in the morning... You're an ogre. You are an ogre. You are an ogre واتە تۆ دێوی. Ogre واتە دێو. Oh, you were expecting Prince Charming. You were expecting Prince Charming. You were expecting Prince Charming واتە تۆ چاوەڕێی شازادە قۆزەکە بوویت. Charming واتە قۆز و دڵڕەفێن یعنی کەسێک کە قۆز و سەرنجڕاکێشە پێویسترێت Charming. Prince شازادەیە. Expecting واتە چاوەڕێکردن. Expect چاوەڕێکردنە. Well, yes, actually. Well, yes actually. Well واتە باشە بەڵێ لە ڕاستیە. Yes actually. بەڵێ لە ڕاستیە. This is all wrong. You're not supposed to be an ogre. Oh no, this is all wrong. You are not supposed to be an ogre. واتە oh نا ئەمە هەمووی هەڵەیە. تۆ نە ئەبوایە یان بڕیار نەبوو کە دێو بیت. چکە بۆ پێی کە فیۆنا لە قەڵاکە بووە لە منداڵیەوە خەوی بۆ بینیوە کە کەسێکی جوان و سەرنجڕاکێش بێت ڕزگاری بکات کەچی دەبینێت دێوێ ڕزگاری کردووە. This is all wrong. ئەمە هەمووی هەڵەیە. Wrong واتە هەڵەیە. You are not supposed. تۆ بڕیار نەبوو. Suppose واتە وا بڕیارە. وا بڕیارە کە شتێک بێ. وا بڕیارە suppose. Princess, I was sent to rescue you by Lord Farquaad, okay? Princess, I was sent to rescue you by Lord Farquaad, okay? واتە شازادە من نێردراوم بۆ ڕزگارکردنی تۆ لەلایەن لۆرد فارکوادەوە باشە؟ Princess واتە شازادە. I was sent واتە نێردراوم. I was sent واتە نێردراوم. Rescue واتە ڕزگارکردن. Rescue ڕزگارکردن. He's the one who wants to marry you. He is the one who wants to marry you واتە ئەو کەسەیە کە ئەیەوێت هاوسەرگیری لەگەڵا بکات. لێرەدا ئەلێت one واتە ئەو کەسە بۆ کەس بەکاردێ 1 2 3 سێ کەس دوو کەس یەک کەس. He is the one ئەو کەسەیە who wants کە ئەیەوێ to marry you کە هاوسەرگیری لەگەڵ کات. بەس ئەوەش بزانن کە شڕێک کەمێک ئاکسنتەکەی زۆر وەکو ئەمریکی نییە لێرەدا وشەی ماری بەکارێنێ ماری خۆی مێری ئەوە خوێندرێتەوە جا کەمێ شڕێک ئاکسنتەکەی گەر سەرنج بدەن ئەمریکی نییە زۆر. Well, then why didn't he come rescue me? Well then ئەمە لەبەرکەن ڕستەیکی ئامادەکراوە با بڵین. Well then واتە باشە مادام. باشە مادام. Well then باشە مادام هەلای خۆشمان باشە مادام هەیە. Why didn't he come rescue me? Why didn't he come rescue me واتە بۆچی خۆی نەهات کە ڕزگارم کات. بۆچی ئەو نەهات کە ڕزگارم کات. واتە مەبەستی فیۆنا ئەوەیە کە بۆچی تۆی ناردووە ئەگەر ئەو منی بەدڵ بێ بۆچی خۆی نەهاتوە کە ڕزگارم کات. Good question. You should ask him that when we get there. Good question. You should ask him that when we get there. Good question واتە پرسیارێکی باشە. You should ask him تۆ ئەبێت پرسیار لەو بکەی that when we get there کە ئێمە گەیشتینە ئەویانە. تۆ ئەبێت پرسیار لەو بکەی کاتە ئێمە گەیشتینە ئەویانە. But I have to be rescued by my true love, not by some ogre and his pet. But I have to be rescued by my true love, not by some ogre and his pet. واتە بەڵام ئەبوایە کە من ڕزگار بکرامایە لەلایەن خۆشەویستە ڕاستەقینەکەمەوە نەک هەندێ دێ و هەروە ئاژەڵە ماڵێکەی. Have to واتە ئەبێت بە هەمان شێوەی should بەمانای ئەبێت دێ. Have to واتە ئەبێت. Rescue وتمان واتە ڕزگارکردنە. True love خۆشەویستی ڕاستەقینە. Some واتە هەندێک. Ogre وتمان واتە دێو. Pet لە ئاخیردانەیە pet واتە ئاژەڵی ماڵی. Well, so much for noble steed. So much for noble steed. Noble steed واتە ئەسپی بەشکۆ توانین بڵین. Noble steed واتە ئەسپی بەشکۆ. بەڵام so much forەکە هێندە بە شتێکی گرنگی نازانم کە بمەوێت ئێوەش بیزانن و لەبەری بکەن. So much for لە کاتێکە بەکارەهێنرێت دەستەواژەیەکی ئەمریکیە کە بەمانەیە ئەوە دێت تۆ چاوەڕێی شتێک دەکرد کە چی شتێکی ترت بۆ دەرەچێت بەرامبەرێکی تەواوەتی نییە. So much for noble steed دەتوانین بڵین بەم شێوازەی لێدێت بە فیۆناڵێت تۆ چاوەڕێی ئەسپێکی بەشکۆ بوویتە
بەڵام من دەرچوومەکەواتە بێ من ڕازی بیت واتە چاوەڕی چی دەکرد و چیت بۆ دەرچوو. Look, Princess, you're not making my job any easier. Look, Princess, you are not making my job any easier. واتە سێکە شازادە تۆ کارەکەی من ئاسانتر ناکەیت. تۆ کارەکەی من ئاسانتر ناکەی. Well, I'm sorry, but your job is not my problem. Well, I'm sorry, but your job is not my problem. واتە باشە بمبورە بەڵام کارەکەی تۆ کێشەی من نییە. Problem واتە کێشە. Job واتە کار. You can tell Lord Farquaad that if he wants to rescue me properly, You can tell Lord Farquaad that if he wants to rescue me properly واتە تۆ توانیت بە Lord Farquaad بڵیت ئەگەر ئەو ئەیەوێت کە ڕزگارم کا بە شێوەیەکی دروست rescue وتمان واتە ڕزگارکردن properly واتە بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی شایستە بە شێوەیە کە من شایستەی بم واتە بە شێوەیەکی دروست. I'll be waiting for him right here. I'll be waiting for him right here واتە چاوەڕێیەکەم ئەلێرانە. ئەنجا ئەمەمانە ئەوەیە کە لەگە قسەکەی پێشووترە ئەلێت بە سەرۆک یان بە لۆرد فارکوارد بڵێ ئەگەر ئەوێ من بە شێوەیەکی دروست ڕزگار بکات ئەوە من لێرەوە چاوەڕێیەکەم. ئازیزان گەیشتینە کۆتایی ڤیدیۆ ئەمڕۆمان گەر بەدڵتان بوو هیوادارم لایک و کۆمنتێک بەجێ بێڵن تا بتوانین بەردەوام بین گەر ئەندامی نوێن دەتوانن سبسکرایب بکەن بۆم جۆرە بابەتانە هیوادارم سوودان لێ بینی بێت تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ. Definitely need some Tic Tacs or something, because your breath stinks. Rescues a fair princess. You didn't